پانێڵێکی تایبەتە لە سنتەری ئۆتیزمی هەڵەبجە گرنگی بە ماف و ئیمتیازاتەکانی خاوەن پێداویستە تایبەتەکان دەدات. ئەوکات کێشە و گرفتەکانی بەردەم خاوەن پێداویستە تایبەتەکان باز دەکرێت کە لە کەرتی حکومی و تایبەت ڕوبەڕوویان دەبێتەوە. من داتایەکم لایە نزیکەی 600 قوتابی خاوەن پێداویستی تایبەت هەیە بەس لە مەکتەبەکان بگرە کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش هەندێک ماف و یاسا هەیە تا ئێستا بۆی جێبەجێ نەکراوە. ئێمە ئەگەڕێن فەرمانگە بە فەرمانگە هەر لە جەنابی پارێزگا و دەست پێکەن قایم و شارەوانی و هەتاوەکو خوارەوە لە ناو بازارەکانیشا تا بتوانین یاساکانیان بۆ فەرام بکەین. خاوەن پێداویستە تایبەتەکان دەڵێن لە ڕووی هێلی دامەزران و دابینکردنی خزمەتگوزاریەکان پەراوێز خراون و هاوکات لە کەرتی تایبەت و شوێنە گشتیەکان ڕێوشوێنی تایبەتیان بۆ نەگیراوەتە بەر. کە کەمەندامین هەنێ ئیشی سوکە لە توان ئامانە هەیە مەفروزە حکوومەت لە باج و هەنێ شتی ڕسمیات ئێمە ئەفوو بکە نەک وەکو کەسانی ساغ و یا وەکو شارە گەورەکان هەقوسەبی ئەم شارەش بکە هیچ هینێکی نەکردووە نەواڵە. من خۆم یەکێک بووم لەوانی کە دوکانی سنساخم هەبوو لە بازاڕە باوەڕ بکە لە ئینەکانی شەشتا ئەوەی کە ساغ بوو ئیجازەی دەرنەکرد بوو من هاتن ئیجازەیان پێ دەرکردن. هەرێمی کوردستان لە ساڵ پێنجی بۆ خاوەن پێویستە تایبەتەکان داناوە بۆ دامەزراندن. بەڵام ئەم دامەزراندن هەر کاتێککە دامەزراندن نەکرێت ئەم لە سەدا پێنجە هیچ ئاماژێکی پێ ناگرێت لە خاڵەکانە. یعنی پشتگوێ خراوە لە هەموو شوێنەکانەکە هەر دامەزرێت لە سەدا پێنج بۆ کەمەندامان نییە. کەواتە کەمەندامانی زۆرێک هەیە کە خەلیجن و زانکۆیان تەواو کردووە بەڵام حکوومەت ئاوەڕیان لێ ناداتەوە دایان نامەزرێن کە لە کاتێکیشە لە ساڵ پێنجمان هەیە بۆ دامەزراندنی خاوەن پێویستە تایبەتەکان. بەڕێوەبەری تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی هەڵەبجە دەڵێت بەهۆی نەبوونی بودجەوە ناتوانن بەپێی پێویست ماف و خزمەتگوزاریەکان و دابینکردنی موچە بۆ کەمەندامان فراهم بکەن. گرفتانی لە کاتی دابینکردنی موچەی خاوەن پێداویستی تایبەت کە ڕوبەڕووی ئێمە بێت و کتۆڕی پاراستنی کۆمەڵایەتی زیاتر نەبوونی بودجەیە چونکە کە حکوومەت بودجەی بۆ دابین نەکردین ئێمە ناتوانین موچە سەرف بکەین. موچە سەرفکردنیش سەلاحەتی ئێمە نیە سەلاحەتی وەزارەتی داراییە. ئێمە تەنها بەپێی ڕێنماییەکان کە لە بەردەستمانە هەیە بە تایبەتی ڕێنمایی ژمارە 22 بەپی جۆری نەخۆشی و ڕێژەکان خەڵک وەرەگرین و بەرزیان ئەکەینەوە تا چەندێک وەزارەتی دارایی موافقەتی لەسەرەکەویانە من هەرچەند لە ئێستا نزیکەی 14,000 موافقەتی بۆ کراوە کە بدرێتەوە بە لیژنە لەو 14,000 بۆ هەڵەبجە 211 کەسی سوودمەندی تازەیە لە لیژنەیان و خەریکە کۆتایی بە کارەکانیان هێنی. بەپی ئامارەکان کە پەیام دەستی کەوتووە لە سنووری پارێزگای هەڵەبجە 3,000 کەسی خاوەن پێداویستی تایبەتەیە بەشێکیان نەک بێبەش کراون لە مافەکانیان. حکوومەت بە بیانووی نەبوونی پارە موچەی هەندێکیشیانی بڕیوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.